بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی و پرس و باس و بابەتەوە لووتکەی عەرەبی و وڵاتانی ئیسلامی لە دەوحا ئەمڕۆ بەڕێوە دەچێت. با بزانین ئەم لووتکەیە دەتوانێت چی بکە؟ ئایا بەیاننامەکانی وتەکانی گفتوگۆی نێو لووتکەکە دەتوانێت وا بکە ئیسرائیل ڕابگرێت لەو دەستدرێژیانی دیکاتە سەر هەندێک وڵات لە ناوچەکە؟ گفتوگوین پرس و باس و بابەتاکەین بە میوانداری دکتۆر نەبەز مەجید مامۆستای زانکۆ دکتۆرای هەیە لە مێژوو. دکتۆر سڵاوت لێ بێم کاتت باش، سپاس بە بەشداری لەگەڵمان. بە بڕوای تۆ دەرەنجامی لووتکەکەی ئەمڕۆ چی دەبێت؟ ئەم کاتتان باش. دیارە هێرشی ئیسرائیل بۆ سەر قەتەر تەنها هێرشێکی سەربازی ئاسمانی بە چەند فڕۆکەیەک نەبوو، بەڵکو کۆمەڵێ پەیامی گرنگی بە دوای خۆیە هێنا. ئیسرائیل مەبەستی بوو لە پێکانی ئەو پێگەیەی کە سەرکردەکانی گروپە چەکدارەکانی دش بە ئیسرائیل کۆبوونەوەی تیا دەکەن پەیامێک بنێرێ نەک تەنها بۆ قەتەر بەڵکو بۆ سەرجەم وڵاتانی ناوچەکە، پەیامێک کە کۆمەڵێ ڕوونکردنەوەی تایە، پەیامێک کە نەتەنیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل بەڕوونی دوا بە دوای هێرشەکە ڕایگەیان کە چیتر ئەو وڵاتانەی کە دەبنە پەناگە و یارمەتی چەکدارە تونندڕەوەکانی دش بە ئیسرائیل دەدەن سەلامەت نابن، دەکەونە ژێر هەڕەشەی هێزە ئاسمانیەکان لەلایەن ئیسرائیلەوە. بۆ قەتەر کێشەیەکی گەورەی هەیە لە خودی خۆیدا. قەتەر هەر لە چەند ساڵی ڕابردوو و چەندین ساڵی ڕابردوو بۆتە پێگەیەک بۆ کۆبوونەوەی گروپە چەکدارەکان لە ناو خاکی وڵاتەکەی، بە شێوەیەک لە شێوەکان بەکاریش دەهێنرێت لەلایەن دەسەڵاتدارانی قەتەرەوە. هەنی بۆ نمونە قاعیدە پێگەیەکی سەرەکی لە قەتەر بوو، ئیخوان پێگەیەکی سەرەکی لە قەتەر بوو، جەبهەت النوسرە پێگەیەکی سەرەکی لە قەتەر بوو، حەماس، تالیبان، ئەوانە هەمووی پێگەی سەرەکیان لە قەتەر بوو. جگە لە هاوکاری و پشتیوانی سیاسی، هاوکاری و داراییش دەکران. کەواتە قەتەر بە شێوەیەک لە شێوەکان دوو ڕۆڵ دەجێڕێت. ڕۆژێکی ئاشتیانە و نێوەنجیرانەیە لە نێوان بزوتنەوەی حەماس لەگەڵ ئیسرائیل بە هاوکاری وڵاتانی ناوچەکە و دووریان نزیک سەرپەرشتی ئەمریکا، و لە هەمان کاتدا ڕاستەوخۆ تێوەگڵاوە لە یارمەتیدانی دارایی و سیاسی بۆ ئەو بزوتنەوە چەکدارانە. باشە ئەمە وەی لە ئیسرائیل کرد پەیامێک بنێرێ. دکتۆرەوەی کە بەڕێزت باسی دەکەی، ینی قەتەر ڕاستە ئەم گروپانە لەوێ کۆبوونەتەوەکو دەوترێ قەتەر یان دەوحا هەواڵگری هەموو وڵاتانی گیان لەوێن، بەڵام لە بەرامبەر ئەمەدا ینی قەتەر دۆستی ئەمریکایە و وەکو دۆناڵد ترامپ دوێنێ ڕایگەیان بەر لەم لووتکەی بەڕێوە بچێ وتی قەتەر دۆستێکی نزیکی ئێمەیە، وابێ ئیسرائیل ئاگەی لەوە بێ کە کوێ بۆ ڕوومان دەکات، ینی ئیدانی کردەوەکان ئیسرائیل ناکە بێگومان، بەڵام دەڵێ دەبێ ئاگای لێبێ کوێ بۆ ڕوومان دەکات لە قەتەردا، ینی دەبێ ئاگامان لەوە بێ. ینی کورت و پخۆت قەتەر لە یەک کاتدا دۆستی ئەمریکایە و ئەگەر بڵێن دۆستی ئیسرائیلیشە و دۆستی هەموو گروپە تونندڕەوەکانی شەکەل لە جیهاندا هەنوو نوێنەرایەتیان لە قەتەر هەیە. ئەگەر بە وردی سەرنجە بدەینە کاردانەوەکانی دوای هێرشە سەربازی ئاسمانیەکەی ئیسرائیل بۆ سەر قەتەر یاخود بۆ سەر شوێنی کۆبوونەوەی سەرکردەکانی حەماس لە دۆحەی پایتەختی قەتەر، بە وردبوونەوە لە ناوەڕۆکی بەیاننامەکان سیر دەکەی بەیاننامەکە یاخود بڵاوکراوەکان یاخود ئاماژەکانی دوای لێدوانی بەرپرسانی ئەمریکا نەرمن، یعنی دش بە ئیسرائیل نین. لە هەمان کاتدا دەیانەوێت لە یەک کاتدا پەیوەندی باشیان لەگەڵ قەتەر بپارێزن، بەڵام هیچ کاتێک دەستبەرداری دۆستە هەمیشەیەکە و استراتیجیەکەیان نابن کە ئیسرائیلە. ئەمە لەلایەکی ترەوە وڵاتانی ناوچەکەش و تەنانەت نەتەوە یەکگرتووەکانیش بە وردی ئەگەر بچینە نێو بەیاننامەکان کاردانەوەکان ئەو بەیاننامەی دەرکراون
تێبینی دەکەین بۆ نمونە سعودیە و قەتەر حەز دەکەیکن و کێشەیەک لە نێوان قەتەر و سعودیە قەتەر و مسر هەیە یعنی دڵگرانن لە هەوڵەکانی یاخود سیاسەتی قەتەری پێشووتر بەرامبەر ئەم بەم دوو وڵاتە زۆربەی زۆری وڵاتەکانیش بەیان نامەیان دەرکرد لە زمنیشیانەوە یعنی تەنانەت عەفوەن نەتەوە یەکگرتووەکان گشتیان تاکید لەسەر لایەنە ڕووکەشیە دیبلۆماسیەکە دەکرێتەوە کە ئەویش ئەوەیە نابێت سەروەری وڵاتان پێشێل بکرێتن بە بیانۆی بوونی چەکدار یاخود چەکدارانی توندڕە و دشت بە وڵاتە بەڵام لە بەرامبەردا ئیسرائیل بەگوێی هەموویانیدا چەرپاند بە ئاشکرا ئەم جارەیان دەڵێت نابێت سەروەری هیچ لە وڵاتانەی کە پاڵپشتی سیاسی و دارایی ڕێکخراوە توندڕەوەکان دەکەن بە تایبەتی ئەوانەی کە چەک هەڵدەگرن و توندوتیژی سیاسەتی بنبڕکردن یاخود قڕکردنی ئیسرائیل دەگرنە بەر لە ڕووی ستراتیجیەوە ئەوان ئەمانیان نییە سەلامەت نابن لە هیچێک لە وڵاتانە ئەمە وای کرد کاردانەوەی ئەم بەیاننامە یاخود ئەم ڕەدەی ئیسرائیل بگاتە ئەوەی زۆرێک لە وڵاتانی ناوچەکە ئەوانەی کە چەکدارانی حەماس تێدا پەناگەیان هەیە یاخود یارمەتی دارایی دەدرێن یاخود یارمەتی سیاسی دەدرێن یاخود بە جۆرێک لە جۆرەکان بەکار دەهێنرێن بۆ بەرژەوەندی سیاسی نیگەران بن لەسەر هەموو ئەوانەوە یعنی کوێی بێ بەردومانی بکات لە کوێی بوێ دەستی خۆی بوەشێنێ ئایا هەروە تێدەپەڕێ؟ جا ئەوە ململانیە یعنی بۆ نمونە هێرشکردنە سەروەری وڵاتان شتێکی تازە نییە لەلایەن ئیسرائیلەوە وڵاتانیش تریش ئەم کارەیان کردووە یعنی بۆ نمونە ئێران هێرشی کردوتە سەر ئەو گروپە سیاسیانی دش بە ئێرانن لە ناو عێراق بۆ نمونە تورکیا هێرشی کردوتە سەر قوڵایی خاچی عێراق بە پاساوی ئەوەی کە هەندێک چەکداری دش بە دەوڵەتی تورکیا لەو شوێنانە هەن لە زۆر شوێنی تریش ئەوە بەردەوامە ئیسرائیل پێشووتر ئەوەی بەرامبەر بە دیمەشقش کردووە سووریا ئەوەی بەرامبەر بە لوبنان دەیکا و بەردەوامە ئەم کارانی بەرامبەر یەمەنیش هەر بەردەوامە کەواتە ئامانجەکانی ئیسرائیل لەم هێرشە بە تایبەتی تەنها ئامانجێکی تەکنیکی و سەربازی نییە پەیامێکی زۆر ڕۆن و ئاشکرایە ئاماژەیە بەوەی چیتر قبوڵی نییە ئەم دەوڵەتانە بە تایبەتی قەتەر پێم وایە تورکیاش بە دوای ئەوە دێتن ڕۆڵی دووڕووی بجێڕن لەلایەک ڕۆڵی ئاشتیانە و نیوەنگیری بجێڕن لەلایەکیش هانی چەکدارانی حەماس بدەن پشتیوانی داراییان بکەن پشتیوانی سیاسیان بکەن بە مەبەستی گورز وەشاندن لە ئیسرائیل لەلایەکی تریشەوە هەنی با ئەومان بیر نەچێتەوە ئیسرائیل دۆستێکی ستراتیجی ئەمریکایە یعنی لە کۆتا خاڵدا بێگومان بە لەوەی کە ئەمریکا پشت لە ئیسرائیل ناکات بە تایبەتی بەرامبەر بەچی بەرامبەر بە ڕێکخراوێکی توندڕە و کە لەسەر ئاستی هەموو جیهان کردەوە تیرۆریستیەکانی جینۆسایدەکانی کردووەتی بەرامبەر بە ئیسرائیل بیر ناچێتەوە دکتۆر کەواتە ئەم جۆرە لووتکانە ئەم جۆرە کۆبوونەوەانە باەخێکی ئەو تۆی نییە یان کاریگەریکی ئەو تۆی نابێت لەسەر سیاسەتی ئیسرائیل ڕەفتار و کردەوە و بیرکردنەوەی ئیسرائیل بۆی کە دەست لە ئامانجەکانی هەڵگرێت لە ناوچەکە ئەگەر بە وردی بڕوانینەن ڕووداوەکان بەگشتی یا ئەم چەند ساڵی دوایی بۆمان ڕوون دەبێتەوە کە ئێمە لە قۆناغێکی تازەداین قۆناغی پێشووتر بەرەو گۆڕانە گۆڕان بەرەو دروستبوونی زلهێزی نوێ گۆڕان لە سیاسەتی نێودەوڵەتیش لە ئارادایە ئاماژەکانیش وازەحن یعنی ویستی سیاسی ئەمریکا ئێستا گۆڕانی بەسەردا هاتووە ینی سیاسەتی ئابووری سین کاریگەری کردوتە سەر هەموو جیهان هێرشی سەربازی ڕووسیا بۆ ئۆکرانیا کاریگەری لەسەر هەموو جیهان کرد هێرشەکەی حەماسی پێشووتر بۆ سەر ئیسرائیل ئەمانە هەمووی ئاماژن بۆ گۆڕانێک لە ناوچەکە بە شێوەیەکی گشتی هەموو ئەمانە ئاماژن بۆ کەمبوونەوەی ڕۆڵی نێودەوڵەتی ڕۆڵی نەتەوەی گرتووەکان زۆربەی زۆری بەیاننامەکان کە دەرچوون هەڵوێستەکانیان کە گرتوویانەتە بەر هەڵوێستی ڕووکەش و دیبلۆماسینە هەڵوێستی کردەییان بە دواوە نایەت
من پێم وایە ئەم جارش ئەم کۆبوونەوەیش وەک هەموو کۆبوونەوەکانی تری لوتکەی عەرەبی لوتکەی ئیسلامی حتا کۆبوونەوە نێو دەوڵەتیەکانی نێونەتەوەی گرتووەکان ئەگەر بێت و دژ بە بەرژەوەندی وڵاتە زلهێزەکان بێت ناوەندە زلهێزەکان بێتن بە تایبەتی لە بەرژەوەندی بۆ نمونە ئەمریکا و هاوپەیمانانی نەبێتن ئەوە سەرکەوتن بەدەست نایەنێتن و کۆتاییەکەشی تەنها بەیاننامەیەکە دڵگرانیەکە نیگەرانیەکە ئیدانەیەکە لەسەر ئەنجامدانی هێرشێک و پێشێلکردنی سەروەری وڵاتێک لەلایەن ئیسرائیلەوە تێپەڕکە لەوەی بەوەی کە سزای ئابووری بەسەر بسەپێنن هێرشێکی چەکداری بکەنە سەر حلفێکی سەربازی هاوپەیمانەتێکی سەربازی پێک بێت لە لێوان دەوڵەتانی ئیسلامی یان دەوڵەتانی عەرەبی دش بە ئیسرائیل هەروەک قەتەر بانگەشەی سزادانی ئابووری و ئابلۆقەی ئابووری دەکات من پێم وایە ئەوە دوورە لە لایەکی تریشەوە لەوانەیە ئەم هەنگاوە یاخود ئەم هێرشە کاریگەری تری بەدواوە بێتن بە تایبەتی ئاماژەیەک بێت ئەروەکو پێشتر باسم لێوە کرد نامەیەک بێت بۆ تورکیاش کە ئێستا بەرژەوەندەکانی وا دەخوازێت خیتابی دینی ینی وروژاندنی دینی دژی ئیسرائیل و پاڵپشتی غەزەیەکان زۆر بەتوندی لە میدیاکانی تورکیا و وتەی بەرپرسانی تورکیا دەردەکەوێت ئەمەش بۆ زیاتر فشارکردنە سەر ئیسرائیل و ناوچەکەیە بەوەی کە تێکەڵ بە ئەو بەرژەوەندیانەی تورکیا نەبێت لە سووریا بە تایبەتی ئەوەی پەیوەندی بە ڕۆژاوای کوردستانەوە هەیە ئەمانە هەمووی پێیوەستن بەیەکەوە هەر کاتێک تورکیا پێم وایە بزانێت کە ئیسرائیل دەستی دەبێت لە لێدانی بەرژەوەندەکانی تورکیا کە بەو دوایە لە خیتابی میدیایی تورکیا و ئیسرائیل دەردەکەوێتن ئەو کات گرژیەکان تونتر دەبنەوە و بە جۆرێک لە جۆرەکان ئەگەری ئەوەی هەیە وڵاتانی تریش ئەگەر سەربازیش نەبێت وەک گرژیەکی سیاسی وەک گرژیەک لە نێوان دیبلۆماسیەتی ئەو دەوڵەتانە بەنەزەر ئەو بێتە بەرچاو یاخود پێشبینی بکرێت. زۆر بەڕێز دکتۆر نەبەز مەجید مامۆستای زانکۆ سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان سپاس بۆ شیکردنەوەکانت زۆر سپاس.